ئەگەر دەتەوێت $10 قازانج بکەیت $10 ببیتەوە زۆر ئاسانە. ڕکلام بۆ چەنەڵێک دەکەین بە ناوی ئەحمەد کاوە، یاریزانێکی پرۆفشناڵ یاری فیفایە، ڤیدیۆی سەرنجڕاکێش بڵاو دەکاتەوە، ڤیدیۆکانی پرۆفشناڵە، جوانترین دیمەنەکانی خۆی لەناو یاری فیفا کات دەکات، مۆنتاژی جوانی بۆ دەکات، جوانترین گۆڵەکان، جوانترین حرەکاتەکان بە ڤیدیۆیەکی زۆر پرۆفشناڵ بڵاوی دەکاتەوە. یوتیوبەرێکی نوێیە دەوێت خزمەت بکە لە بواری یاری فیفا و یاری وەرزشیەکان و چانەڵەکەیم زۆر بەدڵە. بڕۆن سەبسکرایبی چانەڵەکەی بکەن. لینکی ئەو ڤیدیۆیم لە دیسکریپشن داناوە، لە یەکەم کۆمنتیش دووبارەی دەکەمەوە. لینکەکە بکەنەوە، لایکی ڤیدیۆیەکە بکەن، سەبسکرایب بکەن، لە کۆمنتیش بنووسن لەلایەن ژیرەوە هاتوون، لە جەماعەتی کۆمنتی دانەی هەڵدەبژێرین. لە هەفتەی داهاتوو ئینشاڵڵا $10 دەکەینە دیاری بۆ ئەو کەسە. بۆیە $10 ئاسانە، بردنەوەکەی زۆر ئاسانە. وەروە بۆ کەسانی حەزیان لە یاری فیفایان گرینگە چناڵێک لە لابی ڤیدیۆ پرۆفشناڵ یاری فیفا بڵاو بکاتەوە، حرەکات و سکیڵی نوێ بڵاو بکاتەوە کە کوردیش بی، ئەوەش زۆر گرینگە. لەو هەفتەیە یاری گەورەمان نییە بڵاو بکرێتەوە، بەڵام کۆمەڵە بابەتێکی زۆر سەرنجڕاکێش و گەورە هەیە باسی بکەین. سەرەتام بە Assassin's Creed Origin دەست پێ بکەین کە بڕیارە لە ماوەی 2 مانگی داهاتوو لە بۆ گەیم پاس بەردەست بێت. بەڵێ هاوڕێیان مایکرۆسۆفت بە فەرمی ڕاگەیاند کەوا ڕێککەوتنی کردووە لەگەڵ Ubisoft تاوەکو یاری Assassin's Creed Origin بخاتە سەر گەیم پاس. خۆی ڕاستە یاریەکە کۆنا و هاتنی لە بۆ گەیم پاسی دەوانێت ئیمپاکتێکی یاخود کاریگەریی گەورە لەسەر گەیم پاس دروست نەکە لەبەرەوەی یاریەکە کۆنە و زۆربەی گەیمەران کردویانە. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ئەوەیە یاری Assassin's Creed Origin ئەپدێتێکی لە بۆ دێ لە بۆ PlayStation 5 و Xbox Series، ئەوانەی Xbox Series یان PlayStation 5 یاریەکە دەبتە 60 فریم، واتە پاچی 60 فرێمی لە بۆ بەردەست دەبێت کە یەکجار دڵخۆشکەرە ئەو یاری لەسەر کۆنسۆڵ بە 60 فریم بکەیت. و ئەوەش گرینگە کاتێک کە تۆ یاریەکە لە ڕێگەی گەیم پاس بڵاو دەکرێتەوە، نایەتە ناو لیستی گەیم پاس وەکو گەیم پاس پێویستە تۆ ئەپی یوبیسۆفتی داوڵۆند بکەیت، ئەو ئەپەیکەوە یاریەکانی یوبیسۆفت بەردەست دەخات. لە ماوەی 2 مانگی داهاتوو یوبیسۆفت بە فەرمی سەرجەم یاریەکانی خۆی لە ڕێگەی یوپڵی یاخود یوبیسۆفتی ئاپ لەسەر ئەکسبۆکسی بەردەست دەخات، لەسەر پلەیستیشنی بەردەست دەخات. هاوشەوی EA Play دەبین، مانگانە بڕەپارێک دەدەین سەرجەم یاریەکانی یوبیسۆفتی تاقی دەکەوت. یەکێ لەو یاریانە کە Assassin's Creed Origin لە ڕێگەی گەیم پاس دەبین، لە ڕێگەی ئەپی یوبیسۆفت یەکسەر داوڵۆندی دەکەیت. جا ئەو مانایە دەدا کەوا سەرجەم یاریەکانی یوبیسۆفت هێواش دێنە ناو گەیم پاسی لەوانەیە، بەڵام یوبیسۆفت بە فەرمی ڕاگەیاندێکەوە یوبیسۆفت یاخود ئەپەکەیان نایەتە ناو گەیم پاسی. هەرچەندە بۆ من وەکو خۆم من پێم وایە مایکرۆسۆفت لەوانەیە بتوانێت یوبیسۆفت ڕازی بکە بڕەپارەیەکی زۆری پێ. مایکرۆسۆفت پارە هەیە، کێشەی پارە نییە، ڕازی بکە بەشەشی زۆر لە یاریەکانی Assassin's Creed لە ماوەی 6 مانگی داهاتوو بخاتە سەر گەیم پاس. بەتایبەتیش ئەو کاتێکەوە سۆنی PlayStation Plus ئسنشەڵ و ئەکسترا و پریمیەمەکە بەردەست دەخات بۆ وەکو منافەسەیەک لە بۆ یوبیسۆفتی، وەروای منافەسەیەک لە بۆ گەیم پاس و ئەو PlayStation Plus لەوانەیە شتێکی لە بابەتە بکەن. مهمەکە ئەوەیە Assassin's Creed Origin یاریی زۆر نایابی یوبیسۆفت دەگوتاوکە سەنەت کردیا لە گەیم پاسی تا 2 مانگی داهاتوو بەردەست دەبی، دەتوانن وەکوتان تاقی بکەنەوە. ئۆکێ، ئەو خەبەرێکی خۆش، بەڵام ئەو خەبەرێ جارە لەوانێ بەڵدی هەموو کەسەشی نەبی، لەبەرەوەی لە هەفتەی ڕابردوو مایکرۆسۆفت لە ڕێگەی بزنس ئینسایدەر یاخود لە ڕێگەی ماڵپەڕی بزنس ئینسایدەر بە شێوە شێوەکان ڕایگەیاندکەوە لەوانەیە یاریە فری تو پڵەیەکان، واتە ئەو یارانەی کە تەواو بەخۆڕایینە پێویستی بە Xbox Live Gold نییە، وەکو فۆرتنایتی وەکو PUBG داوڵۆند دەکەی و یاری پێ دەکەی، پێویست ناکە دیناری لێسەر بکەین. ئەو جۆرە یاریانە دەڵێن ڕکلامی دەخەنە سەر، ئادی دەخەنە سەر، دەست شێواز ڕکلامەکان چۆنە بزەبت نازانین. بەڵام زۆری نەخایەن هەمان ماڵپەڕ بزنس ئینسایدەر ڕایگەیاندکەوە سۆنیش یاخود پلەیستیشنیش بە نیازی هەمان کارە، دەبێت یاری فری تو پڵەیەکان ڕکلایم بخرێتە سەر. جا بێگومان مانە ڕکلام لەوەی نایەکەوە تۆ یاری دەکەی ڕنگ ڤیدیۆیەکی وەکو ڕکلامی ناو یوتیوبی بێتە پێشت لێنەگەڕ یاریەکە بەردەوام بکەیت، بەڵکو لەوانەیە بە شێوەکان بڵبۆردی، واتە مەسەڵەن مەقتەعێک یاخود شوێنێک لە ناو یاریەکەی پۆستەرێک بیتن، لە کاتی پێبوونی یاریەکەی لە لایەکی یاریەکەی پۆستەرێکی کۆلای ببینی، پۆستەری براندێکی ببینی، یان جلوبەرجی براندێک لۆگۆی مەسەڵەن نایکی لەسەر شتێکی وای لەسەر. ئەو جۆرە ڕکلامانە دەخرێتە نابی. مەبەستەکەش چییە؟ مەبەستەکە ئەوەیە بتوانرێت پارە قازانج بکرێت لەو یاریە فری تو پڵەیانە و یاریانی کە تەواو بەخۆڕایینە، لەبۆ ئەوەی دیڤلۆپەرەکان پەرەپێدەرەکان بتوانن بەردەوامن لەسەر دروستکردنی فری تو پڵێ، بەردەوامن لە بەرهەمهێنان و زیادکردنی یاریە فری تو پڵەکان، ئەو یارانەی وەکو فۆرتنایت و PUBG، وارفریم، ئەو جۆرە یاریانەکە بە تەواو بەخۆڕایینە. هۆکارەکە بەگشتی چییە؟ لەبەرەوەیکەوە یاریەکان کاتەشی زۆریان پێدەچێتاوەکو بەرهەمدێ بوون لە مایکرۆسۆفت سۆنی ساڵان دەتوان 4 یاری 5 یاری زەبەلەح بڵاو بکەنەوە. ئەدی مانکاین کە ئەدی وەختەکەی دیکە گەیمەر چی بکە؟ هەم گەیمەرێک ناتوانین لە ساڵی 12 یاری بکڕی، وەتە مانجێ یاریەک بکڕی، بۆ یاری فری تو پڵێ یاخود ئەو یاریە مەڵتیپڵەرانە تاقی دەکەنەوە، وەختە کاتێک خۆیان بۆی بەسە دەبن. جا هەم سۆنی هەم مایکرۆسۆفت دەیانەوێت لەوەش دیڤلۆپەرەکان قازانج بکەن، واتە
سۆنی و مایکرۆسۆفت نانێ پارەکە لە بوان بیلانێ بەشەکی لێ ببن بەڵام زیاتر دایانەوێ پەرەپێدەرەکان قازانز بکەن و بەردەوام لە دروستکردی فری تو پڵێ دەبێت ئەو یاریانە بە مودەیەکی یەکجار زۆر دەمینێتەوە بۆ نە فۆرتنایت هێشتا هەر بەناو بانگە PUBG هێشتا هەر بەناو بانگە ئەو مەبەستەکەیتیان دڵت خۆشە دڵ ناخۆشە پێت خۆشە پێت ناخۆشە لە کۆمنتکە بۆ چوونی خۆتان بنووسن هەتا ئێستا یاری سوپەرمانی ثرد پارتیمان نییە هەتا ئێستا سوپەرمانێکی زەبەلەح و گەورەمان نیە هاوشێوەی زنجیرە یاریەکانی باتمان ئارکەم نایت هۆکارەکەشی چییە دوور درێژە لای لە ڤیدیۆ گو تایبەتی باسی بکەم کە لە بەرز یاری سوپەرمان دروست ناکرێت بەڵام لەگەر ئەگەر ئەنریل ئینجن 5 تان بینیبی دێمۆیەکە یاخود ئەو شارە گەورەکەی لە بۆ مەیترێکسی بەردەستیان خست ئێستا مۆدێڵی ئەو شارە لەسەر پیسی بەخۆڕایی بەردەستە بۆ کەسانی کە لە گرافیک شارەزانن لە دیزاین شارەزانە توان دەستکاری بکەم بەخۆڕایی هەندێک لە گەیمەرەکان هەڵسانە کاراکتەری سوپەرمانیان ئیمپۆرت کردیتە ناو ئەو جیهانەی وەک جوڵەیان پێدا دەتوانانی بە سوپەرمانە ناو دنیای بسوڕێەوە ئەتە دەتوانانی بفڕین بە خێرایەکی یەکجار سەریع بڕۆی وایوەها هەندێکیان هەمیان نا هەندێک لە دێمۆیەکان بە وێنە بینیمانەکەەوە دەتوانانی شتێک بشتێنی کەس سەرنجڕای فێشە بە کورتی بێت ئەمڵۆ بەرسە سوپەرمان دروست ناکرێ خود فیلمی سوپەرمان زۆر کەمە هۆکارەکەی ئەوەیە کە سوپەرمان هێز و توانێکی یەکجار بە قوتی هەیە دوژمنی هەیە ناڵم دوژمنی نییە بەڵام دوژمنەکانی لە چاو سوپەرمانی هیچیان پێ ناکرێت تاکە شت کە چەند شتێک هەیە بتوانانی سوپەرمانی لاواز بکە بۆ کە ئەو نوع بەردەیە کە بە کریپتۆیە کریپنۆیە نازم چیەکە وا دەکە سوپەرمان هێزەکەی لەدەست بدا گەرنا سوپەرمان نابەزێنرێ بۆش چیرۆکێکی سەرنجاریەشی لە دروست نابی ئەگە تویت و سوپەرمانی بینی بەرامبەر دوژمنێکی ڕای بکرێت مەسەڵەن باتمان مرۆڤێکی ئاساییە تەکنەلۆژیا و پارەکە وەی دەکە بەقوت بی و بەرامبەر دوژمنەکانی ڕاوەستی بەڵام وەکو ئەساس مرۆڤێکی ئاساییە واتە دەکوژرێ بەڵام سوپەرمانی چۆن دەکوژی جگە لەو بەردێکە باسم کرد یاخود چەند شتێکی بچووکەیە ئەو چیرۆکان زۆر جێراینەوە شتی جیاوازی نییە بۆیش کۆمیکەکانی سوپەرمانی چیرۆکانی سوپەرمانی زۆر دەوڵەمەندن بەڵام کردنیان بە یاری و فیلم و شتانە ئاسان نییە لەبەرەوەی ناتوانن ئەو سەرکێشێ دروست بکەن کە سوپەرمان بتوانین ڕوبەڕووی خەڵکی ببتەوە یا ڕوبەڕووی دوژمنەکانی تۆ لەبەرەوەی لە هەم دوژمنەکانی بەقوترە سوپەرمان حەز دەکەم ببینم بێگومان یەکێکە لە دڵخوازترین کاراکتەرەکانمان بەڵام ئەو هۆکارەکەی کەەوە یاری سوپەرمانی زۆر کەم دەبینی ئۆکەی لەو هەفتەی شتێکی گەورە ڕوویدا لە ناو یاری GTA 5 ئەویش هەڵسان یاخۆ ڕۆکستار هەڵسا سەرجەم ئەو کۆنتنت ئەو بابەت و وێنە و دایالۆگ و ڤیددیو ئەو شتانەی کاراکتەر و شتانەی سڕیەوە کە دزنێ و بە ئەو کەساندن کە ڕگەزی خۆیان گۆڕیە بە وشەی ترانسفۆبیک دەناسرین ئەو کەسانی کە دزنێ و بە کەسێک دەدەن کەەوە هاو ڕگەز خوازنا بەڵکو ڕگەز گۆڕاو مەسەن ئەو کەسانی کە پیاوە خۆیان کردە ژنە خۆیان کردە پیا ئەو جۆرە کەسانە نەک هاو ڕگەز خوازەکان واتە LGBT نا LGBT ترانسجندرە بخۆیان ترانسجندر واتە کەسێک ڕگەزی خۆی گۆڕیە بەڵام ئەوانە زۆربیان مەسەلەن کێشەی پزیشکیان هەیە لە ژوورەوە یعنی لەلایەن پزیشکەوە ڕاست پێدن کە جەندەری خۆیان بگۆڕن مەسەلەن ئەو کەسانیە کە دەڵێ من حەزم هەیە خۆم بگۆڕم ئەوە نا وەڵکو ئەو کەسانەکە بە کوردی پێی دەڵێن نێرەموک ئەو کەسانی کەەوە کێشیان هەیە هەردوو جەندەرە ناو لاشەیان هەیە خۆیان یەکلا دەکەنە دەبنە لایەک پیاوەتە ژنەتە پیاو کە لە ئایری شتێکی ئاساییە لە پزیشکیشی ئاساییە جا لە ناو یاری GTA 5 زۆر قسەی ناشیرن و توند بەو جۆرە خەڵکانە دەوترا پێشترێ بە دانانی پۆستەر بە دروستکردنی کڵەبە کە تەنیا جۆرە خەڵکە دەچون دەتوانانی بچیت لێم دێ بەعنی بەدەمان هەلهام دەبیان کوژێ سەو ڕۆکستار تۆزێک ئەو کێشانەی کەم ئەو شتانی کەمتر کردو تاوەکو قسەی نێتە سەر تاوەکو جەماعەتی LGBT دانا بەزنە سەر ڕۆکستاری چکە عادەتیانە زۆر دابەزنە سەر کۆمپانیەکان ئەم نیز بۆ چونمیە لە سەری تەنیا هەواڵێک بگەیاندم بەلامەوە گرنگ نییە کابراکەی خۆتی ژیانی خۆتی شتێکی جوانە ناشرینە ئارام کێر ئەرانە و کەیف خۆتی بەزمیم خەبارێک بوو لە دنیا ڤیدیۆ گەیم ویستم ئاگادار مێتا یاخود فەیسبوک ئیڤنتێکی گەورەی خۆی ئەنجامدان بۆ ئەوەی تۆنە یاری ئاشکرا کرد لە بۆ مێتا کوێست توی بڵاو دەکرێتەوە هێدسێتی VRەکەی ئۆکیولەسی کە پێ دەوترێت ئێستا ناوەکەی لە ئۆکیولەس کوێست توی گۆڕای بۆ مێتا کوێست ناوەکەیان گۆڕیە لەبەرەوەی کۆمپانیا فەیسبوک ناوەکەی گۆڕا لە بۆ مێتا چەندین یاری گەورە و زەبەلاح و ناوازەی VR یان ناشا کرد کە من بەخۆم حەز دەکەم تاقیە بکەوە کەم زارە لە بۆ یاری VR ئەوەندە دڵخۆش دەبم یاری زۆر جوانی تێدایە بۆ نمونە یاریێکیان ئاشا کرد بنای Ghostbusters VR ئەگەر فیلمەکانی Ghostbusters بینی دەزانی کەوا چییە Ghostbusters بە شێوەی VR تۆ چەند کاراکتەری کتێ بە خۆی چوارە پێنج کاراکتەرن بە شێوەی ئۆنلاین لەگەڵ هاوڕێکانە دەتوانی بچیە ناو ئەو شوێنانەی کەوا تارمایی لێە بە جۆرە دەمانچەیەکی تەکنۆلۆژی خەیاڵی زانستی دەتوانی ئەو تارمایانە دەستگیر بکەیت ئەو گەوستانە دەستگیر بکەیت گرافیکەکەی هەرچەندە ئەوە ترێلەرە زیاد لە حەدە لەوانەیە لە ژیان ڕاستی بۆ شێوازەی نەبی ئەو گەیم پڵێ زیاد لە حەد جوانە بەڕاکەم بەو شێوازەی بی بەڵام میهیم کۆنسپتی یاریەکان پێ جوانە و دەڵێن ئەوسا بڵاو دەکرێتەوە یا مۆدێکی نوێ لە بۆ یاری Resident Evil 4 VRەکەی بڵاو دەکرێتەوە پێشتر VRی Resident Evil 4 لەسەر کوێستی بەردەست بوو بەڵام ئێستا مۆدێکی نوێ بەنای Mercenaries بەردەستە چاڵنجێکی بەردەست خستی کە دەتوانی بۆکو لیۆن هەر بڕۆی بەبێ ئەوەی کەوا بەبێ ستۆری یانی تەنیا دەڕۆی
تا ئەو کاتێکەوە ماندوو دەبی یاخۆ دەکوژێ ینی مۆدێکەکەەوە چاڵنجی کات و ڕوبەڕبوونەوەی زۆمبی دەکەی وەروە چەکی گۆڵدیان لە بۆ بەردەستخستیان هەندێک لە کلی لوشتەکان بەردەستە لە بۆ ریپلیبلیتی ئەو شتانە سەرنجڕاکێش دیارە و من حەز دەکەم بەڕاستی کوێستەشی لە شێوازە تاقیب بکەمەوە لە کۆتاییدا ئەمۆنگەز VR یاری ئەمۆنگەز بە شێوەی VR لە دێتە سەر کوێستی کە یەکسەر سەرنجڕاکێش دیارە پێم وایە ئەو ڤێژنی ئەو یاری لە بە شێوەی VRی زۆر تاموزێژی دەبیتن ترۆیەرەکەی زۆر سەرنجڕاکێش دیارە بە هەمان شێوەیە دەچێت ناو کەشتێکە بەڵام بە کامری کەسی یەکەم ئەو جارە و لەوانێت تۆزێک ترسناکتریش بوو لەبەرەوەی بە شێوەی کامری کەسی یەکەم ئەو کەسێکەوە دەتکوژی یاخود دەتخوا یا هەشتەکە تۆزێک نزیکترە و هەست بە هەستی زیاتر هەستی پێ دەکرێت توانم ئەوی بڵێم سەرنجڕاکێش دیارە ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە یارێکی نوێژ ئاشراکرێت بە ناوی بۆن لاب VR ئەو یارە لە بۆ PC وەروەها مێتاکوێستی بڵاو دەکرێتەوە بۆن لاب VR یارێکی بەخۆی کۆمپانیاکە دەڵێ یارێکی مانەوە لە ژیانی کامری کەسی یەکەمە و مەتەڵی تێدایە و زۆرە دوژمنێکی تێدایە کە زۆر لە یاریەکەی تاوە کوێستە باز نەکرێت بەڵام زۆر دوژمنێکی ڕۆبۆتی هەیە کەەوە یاخود دەتوانین بڵێن ئەیە هۆشەی زیی دەکە کە زۆر دوژمنان دروست دەکەن بەڵام ڕزگاربوون لە شوێنەکە بە شێوەی مەتەڵ دەبێت هاو شێوەی یاری ڕزدنیڤڵ دەتوانین بڵێن هەفت و هەشت و ئەوانە تۆزەکەرە چێ شوێنێک نازانین چۆن دەربازت دەبی کلیلەکە لە چیە و شوێنە مەتەڵەکەی چیە شتان هەڵدەنی بە شێوەیەکی ترسناک و مانەوە لە ژیان و لە کۆتاییشدا شیان کردکەوە یاری سیتیز VR بڵاو دەکرێتەوە ئەو یاریەکەەوە ستی بیلدەرە شارێک دروست دەکەی بەڵام بە شێوەی VR کە سەرنجڕاکێش دیارە من ستی بیلدەرم لەسەر مۆبایلی کردیەوە و ماوەیەکی زۆرش خەریکی بوو سە پلەیستیشن و Xbox تۆزە تاقیم کردیتەوە بەڵام زۆر لە کۆنسۆلی زۆر بەدڵم نەبوو کۆنتڕۆلەکەیم پێخۆش نەبوو نازام مەسەلە چییە بەڵام بە شێوەی VR زۆر سەرنجڕاکێش دیارە نازانم خۆش دەبی خۆش نابی ئەو گەورەترینەوە یاریانەوە یاری کەشتە بەڵام ئەو گەورەترین یاریەکان بوو کە لە بۆ مێتاکوێستی بڵاو دەکرێتەوە بینە سەر هەواڵە گەورەکانی یەکێک لە خۆشترین هەواڵەکانی هەفتەیە زیادکردنی کاراکتەری سنوپ دۆجیە لە بۆ یاری Call of Duty Warzone وەروەها Vanguard بە شێوەی پاک بەردەستە بەندڵەکە دەتوانی کاراکتەرەکە بکڕی یاخود بە چەند پۆینتێکی ناو یاری Call of Dutyە دەتوانی کاراکتەرەکە بکڕی بە کاراکتەری سنوپ دۆگە جلوبەرجی سنوپ دۆجە شێوەی سنوپ دۆجیە تەنانەت قسەکردنیشی یاخود ڤۆیسەکەشی هەر سنوپ دۆگ دەبیتن چەکوەستی حەکانی هەموو لە سەر سنوپ دۆگ جگەرەی گەورەکەی خۆی پێ ویدەکانی پێ زۆر سەرنجڕاکێش دیارە من مەجالم نییە Call of Duty بکەم وارزۆنی بکەم یاخود ڤانگاردی بکەم ڤانگارد هەنەکردێ بەڵام زۆر حەز دەکەم ئەگەر بیکەم بە سنوپ دۆج یاریکە لەبەر یەکێکە لە مای فێڤێت ڕاپەرەکانە دڵخوازەکانمە سنوپ دۆگ ناوازەیە ئەوجی قەدیمی نازارە بینە سەر God of War هەفتەیەکی گەورەیە لە بۆ God of War هەفتەی هاوڕێن پیرۆزبایی لە خۆم لە ئێوەی خۆشەویست بۆ ئەو کەسانی هەوادار یاری God of Warنا 4 ساڵەتان پیرۆزبی لە دەرچوونی یاری God of War 2018 لە هەفتەیە تەمەنی بۆ 4 ساڵ کە یاریەکە بڵاو کرایەوە تاوە کوێستاش یەکێکە لە باشترین یاریەکانی مێژوو خەڵاتی یاری ساڵی وەرگرتیە یاریشی ناوازەیە بەزدی یاریشی زۆر ناوازەیە و لەو هەفتەیەش سۆنی شتێکی گەورەی لە بۆ نەکرد تەنیا کۆڕی باڕۆک ڤیددیۆشی بڵاو کردەوە تێیدا چەند قسەیەکی کرد پیرۆزبایی لە خۆی و هەموو هەواداران و ستودیۆی سانتا مۆنیکا و کۆمپانیای یاخود تیمی پلەیستیشن کرد لە بۆ دروستکردن و بڵاوکردنەوە یاری God of War 2018 و کۆڕی باڕۆک لە ڤیددیۆیەکەی دەڵێ ئۆکەی دەزانم هەمووتان پرسیاری ئەوە لە من دەکەن God of War ڕاگنەڕۆک لە چ قۆناغێکە کەی ترەیلەری نوێ دەبینین دەڵێ ئێمە ئێستا هەموو ئەوەکانمان چۆن ئستافەکەمان زۆر بە توندی کار لەسەر تەواوکردنی یاریەکە دەکەن دەڵێ کار لەسەر تەواوکردنی یاریەکە دەکەن تەواوکردن واتە بەرەو کۆتایی دەڕڕە و دەڵێ بە زووترین کات هەر شتێک هەبی هەر ئەپدەیتەکەبی یاخود دیمەنێکەبی گەیمپڵەیبی ڤیددیۆبی ترێلەربی پێتانی دەڵێن بێگومان سۆنی دەیتانی تەمشا ئەمە چۆن فکر دەکەم دەڵێم سۆنی دەیتانی تەنیا بە پۆستێک یان چەند ڤیددیۆیەکی بچووکی یاری God of War 2018 ئەو هەفتەی بەڕێ کرد بە دەیتانی هیچ باسی God of War ڕاگنەڕۆکی نەکە ئەگەر یاریەکە ئامادە نییە بەڵام یەکێک لە ستافی پلەیستیشنی یاخود یەکێک لە ستافی یاری God of War ڕاگنەڕۆکی ئەو کەسانی کە کای لەسەر دەکەن سانتا مۆنیکای لە تویتەری دووبارە دووپاتی کردو کە یاریەکە ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە جا ئەگەر یاری ئەو ساڵ بڵاو بکرێتەوە ئەکید تا مانجی پێنج یاخود دەستپێکی پێنج ناوەڕاستی پێنج دەبی ستەیت ئۆف پلەی لەسەر God of War ڕاگنەڕۆکی ببینین لەبەر شەو قسەیە دەکەم لەبەری چەند مانگە باسی God of War ڕاگنەڕۆکی ناکرێت لە دوایین ترێلەرەوە تاوەکو ئێستا هۆکارەکە بۆی دەگرێتەوە کەوا سۆنی یاخود پلەیستیشن یاری Horizon Forbidden Westیان بڵاو کردەوە پێویست بوو لەسەر سۆنی پلەیستیشن و هەموو ستودیۆیەکان بێدەنگ بن لەبەرەوەی ڕکلام و مارکتینگ لە بۆ Horizon Forbidden West بکەن تاوەکو زۆرترین کۆپی لێ بفرۆشرێن لەبەرەوەی کاتێکە تو یاریەک بڵاو دەکەیەوە باسی یاریشی دیکە بکەیت زەبەلاحتر و گەورەتری وەکو God of War ڕاگنەڕۆکی هایپ و دڵخۆشی و گەرمی یاری هۆرایزنی کەمتر دەبتەوە لەوانەی خەڵکەی کەمتر یاری هۆرایزن هەڵبژێرن بەڵام سۆنی چەندە مێژە بێدەنگە پلەیستیشن بێدەنگە لەبەر خاتی هۆرایزنی بوو هۆرایزن بڵاو کرایەوە ڕۆی کۆتایی پێات ئێستا کاتی God of War ڕاگنەڕۆکی چکە جگە لە God of War ڕاگنەڕۆکی ئەو ساڵ
هیچ دیارێکی گەورە و زەبەلاحی سۆنی پلیستیشنمان نییە وەکو فێرست پارتی بڵاو بکرێتەوە بێگومان چەند یاریێکمان هەیە کەەوە دیڵن عقدن لەگەڵ سێکند و فێرد پارتی کرێ کەسە پلیستیشنی بڵاو دەکرێنەوە وەکو فۆرسپۆکن بەڵام وەکو یاری فێرست پارتی جگە لە گارەڤواری هیچ یاریێکی دیکەمان نییە کە سۆنی تا ئێستا ئیعلانی کردبی لەوانەیە یاریەکی دیکە هەبی بەڵام ئیعلان نەکرایشتا سو کەی ستێت ئۆف پڵێ دەبینێ بە مەزندەی من بۆ پێی ئەو دەنگ و تەرتیباتان لە ئینتەرنێت هەیە لە مانجی 4 تۆزێک پێم زەحمەتە بەڵام سەرەتای مانجی 5 تا ناوەڕاستی 5 ستێت ئۆف پڵەیەک هەر دەبینێن پێم وایە سەرەتای مانجی 5 دەبیتن لەبەرەوەی لە کۆتاییەکانی مانجی 5 ئەکسبۆکس دەست بە مارکێتینگی خۆی دەکا لە بۆ فستیڤالەکەی خۆی هاوینەی خۆی کۆنفرانسەکانی خۆی لە هەندکە ئیفری ناکرێت بەڵام کۆنفرانسی خۆی دەکەن سو چاوەڕێ دەبینین هەر زانیاری دیکە هەبوو پێتان بڵێ بەڵام جگە لە گارڤار ڕاگنەرۆکی یەکێک لە کارمەندەکانی ناو ستودیۆکانی پلیستیشنی لە تویتەری لەو هەفتەی سەنجاش بڵاو کردو دەڵێ من خەریکی یاریەکەم یاریی فێرست پارتیە وەتە یاریی تایبەتی پلیستیشنە بەقەدەر گادۆڤوار ڕاگنەرۆکی سەرنجڕاکێشە یاخود کوڵەواتە جوانە خۆشە بەڵام گارۆڤار ڕاگنەرۆکیش نییە و ئەو ساڵیش بڵاو دەگرێتەوە یەکسەر ئینتەرنێت مێشی لەدەستدا دەبیت چوی ئەو یاریە من وەکو خۆم پێم وانیە ئەو کابرەیە کە باسی هەر یاریێکی دەکەن لە گارۆڤار ڕاگنەرۆکی نزیک بێ پێم وانیە لەو ئاستە بێت من بیرم بۆ دووشت دەچی یەکەمیان لاست ئۆف ئەس ڕیمەیکە کە پارساڵ سۆنی بە فەرمی ڕاگەیانکەوە لاست ئۆف ئەس ڕیمەیک لە بەرەمێنانەوە هەوڵ دەدەن ساڵ داات و بڵایکەنەوە کە ئەو ساڵ دەکە دووەمیان مۆدی ئۆنلاینی یاخود مەڵتی پلێر و وەرە دایرەکتەر کەتە یاخود هەشتەچی لاست ئۆف ئەس تویە پێم وایە لەو دوو یاری زیاتر بی ئەو کەسە کە باسی دەکات یاریشی تەواو جیاوازە ئەکیدم لەوەی ئەنچارتد نییە لەبەرەوەی ئەنچارتد ئەگەر بێت و بڕیار بی ئەنچارتەچی نوێ ئەو ساڵ بڵاو بکرێتەوە پێویستە تا ئێستا بمان بینیمە بەڵام نەمان بینیوە کات ترایلەرمان نەبینیوە تیزەرمان نەبینیوە پۆستەرێکشمانی نەبینیوە باوەڕ ناکەم یاریش تەواو نوێ بی بەڵام هەز دەکەم لاست ئۆف ئەس ڕیمەیکەکە دەبین وەلەوانەشە لە ستێت ئۆف پڵەیەک لە شەوکەیسێک لاست ئۆف ئەس ڕیمەیکی پیشاندن بە هەمان ستایڵی لاست ئۆف ئەس 2 دەبی واتە گرافیکەکەی وەکو لاست ئۆف ئەس 2 بەڵام تەواوی یاری لاست ئۆف ئەس 1 دەبی کە یەکجار چاوەڕوانە زۆر خەڵک دەڵێن ژیرە یاری دەجار کردیها 20 مان کردی ڕیماستەریشمان دیتە لەبەر چ حەز دەیە لاست ئۆف ئەس 1 وەکو خۆی مایتەوە لە کنەمە یاریش تایبەتە حەز دەکەم دووبارە بیکەمەوە بەڵام بە گرافیکی وەکی لاست ئۆف ئەس 2 4K 60 فریم لەسەر پلیستیشن 5 نازدار دەبی وە یاریەکیش تەنیا لەسەر پلیستیشن 5 دەی بە پێ قسەکان بی هەرچەندە من حەزم دەکرد لە بۆ پلیستیشن 4ش بەردەست بە لەبەرەوەی دەکرێت بیکەنە 4K 30 فریم 1080 فریم دەکرێت بەڵام نازانم سۆنی چ دەکات مهم ئەو قسەی ئەو کابرا لی دەکەم باوەڕ مەکەن یاخود زۆر خۆتان هیواتان بەرز مەکەنەوە کە یاریش تەواو جیاوازی پلیستیشنی ئەو ساڵ جگە لە گارۆڤاری ببینین من پێم وانیە لەوانەشە من هەڵە بم لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن یاریەکی گەورە و زەبەلاحی ستار وۆرزی لە بەرەمهێنانە یاخود دەنگۆیەکی نوێ و دزەپێکردنێکی نوێمان هەیە لەسەر یاریە کە زۆر سەرنجڕاکێشە ئەو یاریە لەلایەن ستودیۆی سکای دانس نیو میدیا بەرهەم دێ کە یاریەکی ستار وۆرزە بەپێی ئەو لیکەبی یاخود بەپێی ئەو دزەپێکردنەبی یاریەکە باسی سەردەمی ڕێبل ئەلایەنس دەکات ڕێبل ئەلایەنس ئەگەر فیلمەکانی ستار وۆرز بینیبی دەزانی کەەوە پێش بەشی پێنجەمە پێش ئیمپایر سترایکس باکە کە سەردەمەکی زۆر ڕاقیە لە بۆ جێرانەوەی چیرۆکی و چێش سەرپەرشتی ئەو یاری دەکە ئافرەتەکە بە ناوی ئەیمی هێنینگ ئەگەر نایناسن دروستکەری یاریەکانی ئەنچارتتە پێشتر لەلایەن لە سۆنی کاری دەکرێت بەڵام ئێستا لەگەڵ سۆنی نیە لەگەڵ نیو میدیای ئیش دەکات ئەو سەرپەرشتی ئەو پرۆژەی دەکات تەنانەت دەڵێن ئەو پرۆژێ پێشتر لەلایەن ئەیمی هێنینگی لە بەرەمێنان بۆ لە ستودیۆیەکی دیکە پرۆژێکتەکەی لەلا بووە بەڵام ستودیۆکە شەتداون کرا پرۆژێکتەکە فەشەلی هینا بەڵام ئێستا لەو ستودیۆی نوێ هەمان ئەو پرۆژەی دووبارە نوێ کریتەوە کێشەی سەرنجڕاکێشە بەڕاستی من حەز لە دنیای ستار وۆرز دەکەم بۆ یاریەکانی وەکو ئەو چەند یاری لە ڕابردوو لە ستار وۆرزی بڵاوکراینەوە زۆر ناوازانە ستار وۆرز دەبی کامێری کەسی سێمبی بە لایت سەیبەر شەڕ بکەی یاخود بەدەماسە شەڕی بکەی بە چەچی لایت سەیبەر شەڕی بکەی هەر سەرنجڕاکێشە چیرۆکەکی خۆشە پێش ئیمپایر سترایکس باچی بی دارت ڤیدەری تێدابی و لوک سکایوالکەری تێدابی ئەو جۆرە چیرۆکانە یەکجار سەرنجڕاکێشەوە من حەز دەکەم ڕاستی ئەو یاریە سبێنە ببین ئەپدەیتێک لە بۆ کۆنترۆلەری پلیستیشن 5 بەردەستخرا یاخود دوال سنسی بەردەستخرا دوال سنس ناوی کۆنترۆلەرەکەی پلیستیشن 5 بووە کەوتم دوال سنس مەبەستم کۆنترۆلەری پلیستیشن 5 کۆنترۆلەرەکەی پلیستیشن 5 یاخود دوال سنس ئەپدەیتی لە بۆ دێ هاشەی پلیستیشن 5 بەردەوام ئەپدەیتی لە بۆ دێ و ئەپدەیتەکەش چۆن دەکەی دەستکەکە لە پلیستیشن 5ەکە دەخەی بە کێبڵ و ئەپدەیتەکە ئینستۆڵ دەکەی و ئەپدەیت دەبی و تایبەتمەندی نوێ لە بۆ زیاد دەکرێت کەشتەی یەکدا سەرنجڕاکێشە بەڵام ئەگەر بێت و دەستکەکەی پلیستیشن 5 یاخود دوال سنسی لەسەر PC بەکاربێنی
زۆربەی تایبەتمەندیەکان بەردەست نییە لەبەرەوەی ئەپدەیتە نوێیەکان ئەو تایبەتمەندیانەی بەردەست خستیە بۆ نەهاتوکتی فیدباکە یاخود ئەپداتیڤ تریگەرە ئەو هەزار ئەنتیکۆپەنتیەکانی خۆی بەڵام سۆنی ئێستا دەڵێ بەبێ هەبوونی پلەیستیشن 5 دەتوانانی دەستکەکە لەگەڵ PC کۆنێکت بکەین ئەپدەیتی لە بۆ بەردەست بی و پرۆگرامی تایبەت بە خۆیان دانەیە لەگەڵ PC توان کۆنێکت بکەی واتە ئەگە پلەیستیشن 5 نییە حەز دەکەی دەستی پلەیستیشن 5 لەسەر PC بەکاربینیوە هاپتیک فیدباک و ئەو شتانە بەکاربینی ئێستا حالیان دەتانی پێشتر نەدەتانین دەبێت لەسەر پلەیستیشن 5 دەستکەکە ئەپدەیتکەوە اینجا بە کێبڵ لە PC بدەی بەکاربینی ئێستا بەبێ پلەیستیشن 5 دەتوانی ئەپدەیتی دەستکەکەی پلەیستیشن 5 بکەیت کەشتەی یەکجار باشە و پێشم وایە یەکێکە لە باشترین دەستکەکان تا ئێستا سۆنی دروستی کردبێ دەستکەی زۆر ڕاکرێت هاوڕێیانی خۆشەویستم دوایین ئەپدەیت لە بۆ یاری کۆز ئۆف سوشیما بڵاوکرێ بەناوی 2.8 چ بابەتەیە دوایین ئەپدەیت و پاچە واتە کۆتایی بە هەموو ئەپدەیتەکان هات وەکو ئەو کابرایەک گوتی کاتی خۆی نازانم ناوی چییە کە دەڵێ هەموو هونەرێک پێویست دەڵێ هەموو هونەرێک ڕۆژێک دێکەوە دەبێ وازی لێ بهێنرێت لەلایەن دروستکەرەکەیەوە بەو شێوازە ببینێتەوە بە هەموو هەڵە و تەکنیک و جوانکاریەکانی وەکو خۆی بۆ مێژوو بینێتەوە گۆس ئۆف سوشیماش پێم وایە هونەرێکی جوانە ئێستا لە حاڵەتێکدی هێڵنەوە ئەگە کێشەی مابی ئەگەر شتەکان زیاد لە حەد جوانبی هەر چۆنێکبی تەواو هیچ کە سۆنی ئەپدەیتین یاخود پاچی ناکات لەوانەیە لە مستەقبل ئەپدەیتێکی بچوکی لە بۆ بڵاو بکرێتەوە کەوا لەوانەیە بەپێی تێپەڕبوونی کات کێشەیەکی بچوشی بۆ دروستبی بەڵام وەکو فەرمی گۆس ئۆف سوشیما بەرەمێنانی بە کۆتا هە سۆنی خەریکی تەچکەیە دوو هەواڵم هەیە لەسەر دروستکردنی فیلم لەناو دنیای ڤیدیۆ گەیم بەهۆی ئەوەی دنیا ڤیدیۆ گەیم هەر گەورەتر و گەورەتر دەبی هۆلیوود دەوێت چەند جاری کەش پێم وتینە هۆلیوود دەوێت ئەو گەیمەران ڕاکشتە ناو سینەمای یەکەمیان فیلمەکەی ماینکرافتێک کە پێم وایە 10 ساڵە لە بەرەمهێنانە پێیان دروست ناکرێت لەبەرەوەی چۆن ماینکرافت دەکەیە فیلمێکی لایڤ ئەکشن ماینکرافت دەکرێتە فیلمی ئەنیمەیشن ئاسانە چیرۆکتەیە یاریەکان زۆر باشتر کردویانە بەڵام ماینکرافت ئەو شێوە بڵۆچیە چۆن دەکەی فیلم لایڤ ئەکشن واتە نەفەر تێدا ڕۆڵ ببینی نازانم چۆن ئەو کارە دەکەن ستودیۆی وەرنەر برۆس کارەکەی لە بۆ دەکەەوە بەپێی راپۆرتەکی هۆلیوود ریپۆرتەربی دەڵێت جەیسن مەمۆوە ئەو کەسێکەوە ڕۆڵی ئەکوامانی دەجێڕی لە گفتوگۆدایە لەگەڵ وەرنەر برۆس تاوەکو ڕۆڵ لە فیلمی ماینکرافتی بجێڕی بەڵام تاوەکو ئێستا هیچ شتێک لەسەر چیرۆشی ئەو فیلمی ماینکرافتی نازانین و نازانین شێوەی چۆن دەبی و چۆن ئەو کارە دەکەن ئایا سەرکێشی دەبی جرانەوەی چیرۆک دەبی چکە ماینکرافت چیرۆکەشی خۆشی هەیە زۆر خۆشە چیرۆکی تۆ شت بیڵ دەکەیت شت دروست دەکەی لە گوندێک دەژی لە شارێک دەژی لە هەر شوێنێک دەژی چۆن دەڵی دوژمنەکانت هەیە ئاکریپەرە سکڵەتنە یاخود دراگۆنەکەی هەر شتێکە لایەنشی سەرکێشی هەیە چیرۆکەش چۆن دەبی نازانم فیلمەکەی بڵاو دەکرێتەوە هەر نازانم ئەو پێتان دەڵێم 10 ساڵە فیلمە لە بەرەمێنانە باوەڕ ناکەم زۆر بڵاو بکرێتەوە و فیلمەکی دیکەش دروست دەکرێت لەسەر یاری It Takes Two هەمان چیرۆک بە هەمان شێوە دەیکەنە فیلمی سینەمایی کە یەکجار سەرنجڕاکێر دەبێت لەبەر It Takes Two خۆی وەکو فیلمێکی سینەماییە و چیرۆکەش زۆر ڕاقی هەیە و گەیمپڵێشی زۆر خۆشە چێش کاری لەسەر دەکە دوین جۆنسن The Rock دەیەوێ ئەو فیلمە وەک پرۆدیوس بکەواتە بەرهەم بینی و ئێستا حالیان لەگەڵ ئەمازۆنی پێکاتیە ستودیۆی ئەمازۆن کۆمپانیای ئەمازۆن هەیە وشتی شیپینگ دەکە لە بە وڵاتە ئەمازۆن ستودیۆیەکی گەورەی فیلم و زنجیرەشی هەیە ئەمازۆن خەریکی بەرەمێنانی ئەو فیلمەیە ئێستا لە حاڵەتی نووسین دەقن دوین The Rock جۆنسن خۆی بەرهەمی دێنی واتە پرۆدیوسەرە و هەم دەڵێ نواندنیش لە ناوی دەکە بەڵام ئایا دوین جۆنسن ڕۆڵی پیاوەکە دەجێڕی ڕۆڵی چێ دەجێڕی ڕۆڵی کتێبەکە دەجێڕی ئەو کەسێکەوە قسە دەکەوت دێژن پیاوەکە پێک بینەوە نازانم خۆشەویستان زۆر سپاس بینەری بەرنامەی ئەو هەفتەیە بوون ئەو بەرنامەی زووتر بڵاوکرێن لەبەرەوەی هەواڵمان زۆر بوو ڕۆژی جمعەش تۆزە مەشغوڵ دەبووم بەڵام ئەوەی کە زۆرم بەدڵە لە هەفتەیە گیڤەوەیمان هەیە کا دەکەم بڕۆن گیڤەوەیەکە بەدەست بێن حەز دەکەم ئەوەی خۆشەویست قازانج بکەن زۆر ئاسانە بڕۆنە کۆمنت لینکەکە بکەنەوە سبسکرایب لایک کۆمنت تەرتیبات شتی کاکە ئەحمەد کاوەی بکەن دەبنە براوەی $10 تا ڤیدیۆیش دیکە چاوتان ماز دەکەم هەر بمێنن سەری ڤیدیۆ سپاسکردنەکەشم بکەن لە بۆ یاری بلاک ئۆپس 2 بەڕاستی ناوازە بوو یاریێکی بۆ ڤیدیۆیەکەشتان شاڵە بەڵڵە خۆتان